خزمت عزیزم تشریف برده و خزمت عزیزان ئەم کاتان خۆش و ئەوەی ئێستا دەیبیسن کۆپلەیەکە لە گۆرانێکی هونەرمەند دەروون کە ئێستا لەم بەرنامەی هونەرمەندان و جۆگران ڕاستەوخۆ لەگەڵماندایە. کاک دەروون ئەم کاتە و باش. ئەم کاتەی ئێوەش و هەموو جۆگران باش دەستی مانوێتی و خۆشەویستیتان نەگۆشم. بەڕاستیش پیرۆزبایی دەستپێکردنەوەت لێ بەرنامەکەت لێ یەکەم کا حەیدەری بەڕێز هەر تەمەن درێژ بێ و دەستە خۆش بێ و هیوادارم بەردەوام بێ ئەم جارە. زۆر سپاس بێگومان هەوڵەدەینی بەردەوام بین و درێژەی پێ بدەین. کاک دەروون هەرچەندە لە پێشتریش وتیۆژمان لەگەڵا کردووی ئەگە بکرێ بە کورتی باسەکی خۆت بکەی بۆ بینەران و جۆگرانی دەنجی ئەمریکا بەشی کوردی. ڕاستە من ڕاستەکەی ناوم دەروونە ئەڵبەتە لە شاری هەڵەبجە لەدایک بووم لە شاری سلێمانی تقریبان وەکو ئەوەنی بەخێرا ئەوەنیە وەکو وێزگەی دووهەمی ژیانی من سلێمانی بووە وێزگەی سێهەمی ژیانی من وڵاتی سوید بووە لە وڵاتی سوید ئیتر وردە خولیا و ئارەزوویەکەم هەبوو لە کوردستاندا مناڵی و لە سلێمان لە هەڵەبجە لە سلێمانی خولیای گۆرانی وتن مۆسیقا بەڵام ئەتوانم بڵێم لە سوید پێشکەوت لە سوید توانیم ئەوەی کە مەبەستم بوو بەدی بێنم تا ڕادەیەکی باش لە هەندێک نهێنی ئەوەنیان ئەو خەونانی خۆم توانیم بەڕاستی تێبگەم لە هەندێشتی تا ئێساش وەڵامی زۆرشتم بەدەست نەگەیشتۆتەوە هەر بەردەوام لەسەر ئەو گەشتە هونەریە بەڕاستی بەمێدیەوەی سەرکەوتوبی. کاک دەروون دەکرێت لێرە حەزەکەم بە جۆگران بڵێم کە بەڕێستان کەسێکی نابینان ئایا بەرهەم یا هونەری گۆرانی وتن و نووسینەوە و نووسینەوەی هۆنراوەی گۆرانی بۆ کەسێکی نابینات چۆنە چەند سەختە؟ پێم وایە ڕاستەکەی ئەلبەتە تۆ بتوانێتەوێ هەر ئەندامێکی لە ژیانتا لە دەستبەی دەستە قاچە چاوە یاخود دیارە ئیتر زەحمەتی هەیە بۆ ژیانی ڕۆژانەت بتێونەتەوێ ئاستەنگی هەیە بەڵام ئەمە ڕێگریش نییە لە هەمان کاتە ڕێگر نییە لە ئازۆ شتی تر کە تۆتوانی بیکەی وەک مرۆڤ ئەگەر ئینسان هیوای هەبێ و ئەگەر مرۆڤ خواستی بۆ ژیان هەبێ و ئەوە نییە بتوانێت ئیرادەت هەبێ من پێم وایە هیچ شتێک زەحمەت نییە لە ڕاستیە. دواتر بەنسبەت هونەر و با بڵێن هەموو بوارەکانی تر من وەرزشیشم کردووە و نەشم بینیوە وەرزشی شەکەم و تا ئێساش وەرزشەکەم و یعنی مەسەن چەندین مەدالیان بردوتەوە و لێرە و لەوێ و بازی درێژە ماوە یعنی ئەمانە هەمووی چووکە تۆ بە ئیحساس ئەو هەنگاوانە پێویت مەسەلەن لەو شوێنەی گرنگە خۆتی بازی لێوە بەی بازی لێوەیە یعنی خۆ دەزانی بە هەستێکی یعنی کێشە نییە ببینیانە یعنی ئەوە نمونەیەکی بچکۆلێ. دواتر لە ڕووی هونەر و مۆسیقا و ئەدەبیشەوەی تر بتێونەتەوێ بە پێچەوانەوە کۆمەڵێک شدێ ئاسانتری شەبێ بۆ تۆ بیستنت بیرکردنەوە چۆنیەتی فانتاسیکردن یعنی ئەمانە هەمووی بتێونەتەوێ بە پێچەوانەوە ئاستەنگی نابێ. من زۆر جارەڵێم ئەڵێم لەوانەیە مەسەلانەوە نییە ئەو نەبینی نەش کەسڵن وای کردبێ کە بەڕاستی ینی ژیان زۆر بە جوانترە بینم لەو کاتێک کە ئەم بینی دیارە من بەهۆی شەڕی ناوخۆی کوردستانەوە منوام لێ هاتووە ینی ئەوە هۆیەک بوو بۆ من چونکە من پێشتریش بینیومە ینی ئەو تەجروبەی بینینەم هەیە بەڵام لەگەڵەوە شاهیچ لام سەخت نییە کە ئێستا نابینم ینی مرۆڤ ئاوەهاییە ئیتر هیچ گەرانتێکیش بۆ هیچ مرۆڤێک تاسەر تۆ ببینی یا ساغ بێ مرۆڤ ئیتر ژیانە ئەمڕۆ باشە مرۆڤبیانی خراپە بێنی تر ئاوەهاییە بەڕاستی بەس بە پێچەوانەوە زۆر دەوڵەمەنی کردوم بەڕاستی من بەنسبەت خۆمەوە. باشە کاک دەروون نەگە بکرێ بۆمان باز بکەیت تۆ بە زمانی ئینگلیزی و بە کوردی گۆرانی ئەڵێ چی وای کرد کە بە هەردوو زمانە گۆرانی بڵێ ینی بۆ زمانی ئینگلیزی شال بژارد بۆ گۆرانی وتن؟ زۆر جوانە زۆر جوانە و پرسیارە دەست خۆش ڕاستەکەی خەونی من بڕاکەی هەر لە مناڵیشەوە ینی بڵێم ئەمە شتێ نییە لە ئێستاوە بەس من شانسێکی زۆر گرنگم هەبوو توانیم ڕووبکەمە وڵاتێکی ئەوروپی پێم لێرە گیر بوو لە وڵاتێکی ئەو ڕۆژئاوایە پێم ئەوەنێ گیر بوو
خەونی من خەونێکی گردونیە ئەوە نیە خەونی هوەری من خەونێکی گردونی مناڵیە ڕاستیەکەی هەرەوەش کەوای لێکردم لێرە هانا بۆ هوەری ئەمان بارم چونکە خۆت زۆر باشەزانی کە حەیدەرجان بەڕاستی جورئەتە لە بەرامبەر وەستان لە بەرامبەر بینەر و گوێگری ئەوروپی و ڕۆژ ئاوایە چوو بە حکمی ئەوەی کە مێژوویەکی سەدان ساڵیان هەیە لە ئەوە نیە مێژوویەکی سەدان ساڵیان هەیە لە ڕووی ئەدەب و ڕۆشنبیری و معریفە ینی گاڵتەنیە زۆر بەدیقەتەن زۆر زۆر بەڕاستی ئاسان نییە بەڵام هەرەوە شەکەوای لێکردم یەک سەرکێشی خۆم وەکو ژیان ینی دووبارە دوو خەونێکی مناڵیە من زۆر زۆر پێم خۆشە توانیومە لەو مەجالەشە تا ڕادەیەک کەونێ سەرکەوتن بەدەست بێنم بەڵام ماومە هێشتا زۆرم ماوە بەڵێ کاک دەرون ئێستا کۆپلەیەک لە گۆریانی وێن ئایکۆلی و بڵاو دەکەینەوە دوایی دێن درێژە بە باسەکەمان دەدەین زۆر باش. When I call you, you won't hear me. When I talk to you, you're not beside me. When I sing to you, you won't listen to me. You said no, thank you, baby. I believed in your kiss, your smile, baby. You know, once you were mine, darling. When I lost my eyes, you were gone from my life. I'm chasing life, yeah. I'm still in. کاک دەرون حەزەکەین زیاتری بدەین ئەم گۆرانیە بەڵام تر ماوە کەمە بەهەرحاڵ درێژە بە باسەکەمان دێن حەزەکەم وەش بڵێم کە شێوەی تۆنی دەنگت تۆزێک لە ڕادستۆر دەکا ئەگە نازانم تۆ سیاڵی نا بێگومان ڕاستەکەی ئەلبەتەی تر تۆ نەتەوێ شێوازی دەنگە ڕەنگی دەنگە کەوێتەوە سەر جوگرافیای ئێمە لە کوردستانێکە کە لە دایکە بین بەڵام زۆر سەیرە ئەمە یەکێکە لە نهێنیەکانی هونەر بەڕاستی زۆر جا سێرەکەی ڕەنگی دەنگیە و کەسە ئەچێتەوە سەر ڕەنگی دەنگی کەسێکی تر لە شوێنێکی دنیاوە بەس من هەستەکەم کەم تا زۆر سروشتی ئەمریکا لەگەڵ سروشتی کوردستان لە ڕووی گەرمی و مەسەلەن زۆر وەرزەکانەوە مەسەن هەر چوار وەرزەکان لە ئەمریکا هەیە مەسەلەن سێری کە لە وڵاتی ئێمەش ئەو جۆرە وەرزانە هەیە هەستەکەم ئەو هەواکە زۆر جاروە ئەکا کە ڕەنگی دەنگەکان بچنەوە سەریە یانی دەنگی ڕەنگی خەڵکێکی ئەوروپی یەکسەر دیارە لەگەڵ ئەمریکیە کە ئەگەر هەرچەند ئارتیستێکی چەند گەورەش بێ لێرە یەکسەر فەرقەکەن ینی شوێنی سەهۆڵ بەنگان من وا هەستەکەم یانی بە حکمی و قوڵبوونەوەی کە من لێرە هەم بووە و ئەوەنەی کە من لەسەری خوێن دەبێتمەوە ینی زۆر دەوری هەیە بەس جێگای خۆشحاڵیە بەڕاستی تۆزێ مایکڵی تۆزێ ئەوە نیە مایکڵ و تۆزێک چزانم براین ئادامز و تراوە دەنگمان تێکەڵە بەڕاستی چێتەوە سەریەک ڕەنگی دەنگەکان بەڵێ ئێستا بۆ درێژەی باسەکەمان هونەرمەندی چکەمان لەگەڵە کە دلێر نامۆ لە پەیوەندیدا بۆی کە بزانین سەرنجی بەرامبەر بە بەرهەمەکانی تۆ چییە و چی ئەڵەتن چ پرسیارەکی بۆ تۆ هەیە کاک دلێر ئەم کاتەوە باش کاتی ئێوەش باش کاکخەیدەرجان باش زۆر سپاس کاک دلێر بە هەمووی تەنها 3-4-5 دقەیەکمان ماوە ئەگە بکرێتن سەرنجی خۆت سەبارەت بە کاک دەروون بڵێ و چ پرسیارێک تێ ئەگەر ئەویش بکرێ بە کورتی وەڵام مابداتەوە زۆر لە من سەرتا هەمەیە بەسەوە بڵێم دەستخۆشی بەرنامەکەتان لێ بکەم هەروەها
هیوای تەمەندرێژی بۆ هەموو کارمەندانی ڕادیۆکەتان بۆ خوازم. من بەڕاستی کاکە دەروون شایستەی زۆر شتا بۆی بکرێ بەڕاستی نازانم شۆ دەست پێ بکەم ئەوەی کە من کاکە دەروون گەیشتی بێم توانای جۆرا زۆری هەیە بە تایبەتی لە هونەر لە ڕووی گۆرانی و مۆسیقا و ئاواز تەنانەت ئاوازە گۆرانیەکانیش زۆربەی ئاوازی خۆیەتی هەروەها لە بواری نووسیندا لە بواری وەرزشدا توانێکێک جاری زۆری هەیە بەڕاستی ئێمەی کورد پێویستە بە کەسانی شارەزا هەیە بۆ ئەوەی زیاتر و زیاتر کۆمەڵگاکەمان توت بەخش بن با بە زمانی هونەر فێربین تەنها پرسیارێکم کاکە دەروون ئەوەیە کاکە دەروون گۆرانی بە زمانی دایک واتە بە زمانی دایک بە کوردی بە زمانی بیانی ئەچڕی یعنی واتە بە هەردوو زمان هەروەها بە زاراوەکانی تریش ئایا گۆرانی بێژە گۆرانی وت بە زمانێکی تر واتە بیانی چه هەستێکی تێدا دەبینێت ئایا هەمان ئەو هەستی تایە کەوەکو زمانی دایک هەیە من ئەو پرسیارم هەیە پرسیارێکی ترشم هەیە بە بە کورتی ئایا هەموو مۆزیکژەنێک یاخود گۆرانی بێژێک چۆن دیاری ئەکرێت کە هونەرمەندە ئایا هەموو کەسێک فێری هونەر بوو هونەرمەندە لە هەموو بوارەکانی هونەرەکان من ئەوم زۆر سپاس یەک پرسیارێکی بچووکی تەنیا ئەگە گۆرانی بێژی گەورە ئابرێ گۆرانی گەورە منداڵ بیلێت تا چەند دەرەرمەندە بەڕاستی بە تایبەتی بۆ کۆمەلگای ئێمە زۆر سپاس سادەکەم زۆر سپاس کاک لێر کاک دەروون دەقەونی وێکمان ماوە ئەگە بکرێتن بە کورتی بۆی کەمێک گۆرانیش لێ بدەین لە دوایەکە ئەگەر بکرێت کۆپڵەیەک فەرمووجانە زۆر زۆر چاو ماچەکەم کاکە لێرکیان زۆر بەڕێزن هەمووتان گەوران بەڕاستی من چاوی هەمووتان ماچەکەم لە ڕاستیە بەنسبەت پرسیاری یەکەمەوە زۆر ڕاستە ئەڵبەتە پرسیارەکان زۆر هەڵەگرن زۆر مەعریفیە یعنی ئەوەنیە قوڵە فەلسەفین لە ڕووی هونەریەوە بەڵام زمان من پێم وایە زمانی دایک ڕاستە زۆر جار ئاسانترە بۆ گۆرانی وتن بەڵام مرۆڤ توانێت بە هەموو زمانێک گۆرانی بڵێ کەوتوتە سەر تێگەیشتنی ئەو کەسە لەو ستایلانە چەندێک مسەیترە لەسەر ستایلەکان تێگەشتووە ئەمە یەک دوو دوایەوە تۆ وەکو هونەرمەندێک وەک گۆرانی پێژێک ئەوەنی you will be there ئەوەنیە وجودت هەبێ لەو شوێنە یابی وەک چۆن ئەکتەرێک دقێکی پێیان بە حیاتی ئەو دقە بەسەر ژیانی خۆیان ناتوە بەڵام واچێتە ناو تەمسیلەکەەوە ئەڵەی بەسەر خۆیان هاتووە پرسیارێکی کەیان ئەوە بوو کە هونەرمەند مەسەلەن نا بەڕاستی هونەرمەند بە کەسێک ئەوترێ زۆر لایە نەبێ مەسەلەن توانای تێکس نووسینی هەبێ ئاوازدانەرێکی باش بێت مەسەلەن موسیقژەنێکی باش بێ لەگەڵی یعنی تەنها موسیقژەنین نابێتە ڕاستی هونەرمەندیان بەس گۆرانی وتنیان یان شتێکی لەو بابەتە پرسیاری سێمیشێر بە خێرایی مناڵان ڕاستە زۆر جار مناڵ ئێمە گۆرانی زۆر گەوراناڵێ کە لە کاتێکا مناڵ پێویستی بەوەیە تێر بێ لە یاریکردن مناڵ پێویستی بەوە هەیە بە کۆناغە سروشتیەکانی مناڵی خۆیان تێپەڕێ یعنی بەداخەوە بنوا هەستەکەم وەکو ئەوە وایە کە چۆن لە دەواجنەکان کۆمەڵێک جوجەڵە بە زەبری پرۆتین بە مانگێک گەوریانەکەن و ببنە 2 کیلو بۆ فرۆشتن یعنی بزەبت وەک ئەوە وایە بەداخەوە مناڵ پێویستی بە قۆناغە سروشتەکانی خۆیتی پێات تێپەڕێ هیوادارم فریا کەوتە بم زۆر سپاس کاک دەروون زۆر سپاس دەکەین ببووری هەر ئەوەندە کاتمانەیە هەوڵدەین لە بەرنامەی تایبەتیە بە زیاتر باسی بەرەمەکان بکەین لێرەشە بە گۆرانی ئەم ژیانە کۆپڵەیەک گۆرانی ئەم ژیانە کۆتایی بە بەرنامەدێنین دووبارە سپاس دەکەین کاک دەروون هیوای سەرکەوتن بۆ دەخوازم زۆر سپاسانەکەم زۆر مەمنونم گیان چاتان زۆر سپاس بۆ کاک دلێر هەر بشین دەستان خۆشن سپاس بۆ هەمووتان من نەزانم وڵی تۆ بە ئیشق داغ کراوە وەکو خەڵکی تر یاریت پێ ناکەم چونکە وڵی خۆم عاشقێکی دووڕەوە دەوەرە دەستە بەرێتە دڵان سوودە بێ هەر ڕێگای سەخت بی بەڕم دەتم لەگەڵ